بەڵێزان خۆشەویستانمان وەک دیارە سپاس بۆ خوا ئەمساڵ بارانێکی زۆر باش باری لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان کە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی زۆر باش بوو. هەندێک لە بەنداوەکان چەند سانتیمێکیان ماوەکە سەر ڕێژ ببن و بە تایبەتی بەندای دەربەنی خان وەک باز دەکرێت و لەگەڵیدا ئەم بارانبارینێکە ئەمساڵ هەبوو کاریگەریی زۆر باشی هەبوو لە کانیاوەکان لە ئاوی ژێرزەوی کە لە بەرنامەکانی ڕابردووتردا باسمان کردووە و زۆرێک لە کانیاوەکان لە هەرێمی کوردستاندا بوژاونەتەوە. هەندێک کانیاو هەبوو لەنیا لە قەرەداغ کە هاوڵاتێکی باسی دەکرد کە لە ساڵەکانی هەشتاکانەوە ئەم کانیاوە نەتەقیان دووبارە بژانەی بە خۆی نەبینی، بەڵام ئەم ساڵ تاوکو ئێستاش پێم وابێ دەر ئەو کانیاوە ئاوی لێتە دەرەوە بژاوەتەوە. ئەمە هۆکارەکەشی هەمووی دەگەڕێتەوە بۆ بوونی بارانبارینێکی زۆر باش لەم ساڵدا و گۆرانکاریێکی زۆر باشیش هەبوو لە کەش و هەوادە لەم ساڵدا. جگەلەوەی کە بارانبارینەکە کاریگەری بۆ ئاوی ژێرزەوی سەرزەوی هەبووە، کاریگەری بۆ بەربوومە کشتتوکاڵەکان و هەروەها سەوزەگیایەکانی وەرزی بەهاریش هەبووە کە ئەم ساڵ ڕێژێکی زۆر لە قاچک بوونی هەبوو. ئەمە خۆمان خزممان هەبوو ئەچین قاچمانە کرد هەر لە 2 مەتری چواردەوری خۆ تا فەردەیەکە پڕاکە کاریگەریە بوو. تۆ زووزووەچی بۆ پێنجن لێ چۆن بوو؟ کانیاوەشت دۆمزان بوژا بوویەوە؟ وەڵڵا ماشەڵڵا کانیاوەکان هەمووی بوژا بوویەوە، ئەو شوێنانەی چەم و گۆمەکان هەمووی ئاویتیا هەبوو. لەسەر ئەم بابەتە قسە دەکەین. لە هەمووی گرنگترەوەیە کە پێشبینی دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا بارانێکی زۆر بەلێزمە زۆربەی ناوچەکان هەرێمی کوردستان بگرێتەوە و بوونی لافاو لە چەند ناوچەیەکی جیاوازی هەرێمی کوردستاندا ڕوو بدات کە بەداخەوە من دڵنیام لە زۆربەی شوێنەکان و بە تایبەتی تر لە پارێزگای هەولێر و دەوروبەری هیچ ئامادەکاریێکیشی بۆ نەکراوە کە شارەزانی کەشناسی ماوەی چەند ڕۆژێک ئەمە دووبارە دەکەنەوە کە بوونی بارانێکی بەلەزمە بوونی بارانێکی زۆر بەخور لە زۆربەی ناوچەکاندا ڕوو دەدات کە بۆ خۆی کاریگەری دەبێت و لەگەڵیشیدا ئەو بزانین ئەو بارانبارینە ئەو بارانە بەخۆی کە ئەنجام دەدرێت چەندێک چەند ڕۆژ دەخایەنێت وە کاریگەریەکانی چی بێت و گرنگترین ڕێنمایەکان چییە. لەنیا زۆر لە کەشناسەکان ئاماژە بەوە دەکەن هەر نێنە دەرەوە لە ماڵەوە ئەوەندە بارانەکە بەهێزە و بوونی لافاو لەوانێت چەند ناوچەیەک بگرێتەوە. یاددارین وەکو بارانەکانی پێشووتر زیانی زۆر لە نەکەوێتەوە بارانی ڕەحمەت بێت. ئێستش بە لەگەڵ میوانەکەمانە گفتوگوی زیاتر بکەین لەگەڵیان. دکتۆر ئوسامە ئەشرف مامۆستای زانکۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانایە. کاک دکتۆر گیانسڵاوی خوا لێبێ سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاو لە ئێوەی بەڕێز و بینەران و بەیانیتان باش. زۆر سپاس دەکەین. کاک دکتۆر پێشە بینە سەر کرۆکی بەرنامەکەمان کەش و هەوای ئەم ساڵتان پێ چۆن بوو لە ڕووی بارانبارین لە ڕووی بەفربارین بە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو؟ بەڵێ دووبارە بەیانیتان باش، هیوای ڕۆژێکی خۆش و تەندروست بۆ هەموو لایەکە خوازم. لە ڕاستیە ئەم ساڵی پار و ئەم ساڵیش بارودۆخی باران زۆر زۆر باش و بەتایبەت ئەم ساڵ بڕی بارانبارین لە تەواوی هەرێمی کوردستان تەنانەت بەشێکی ناوەڕاست و باشووری عێراقیش بڕی پێویست باران باریوە، یان نەتوانین بڵێن ئاماژەی ئیجابیە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو کە ناو بە ناو بۆ نمونە 2 هەفتە جارێ 10 ڕۆژ جارێ یان هەندێک جار هەفتەیەک 2 جار بڕێکی زۆر زۆر باش باران باریوە و ئاماژەکانیشی دیارن بۆ نمونە کانی و کارێز و بیر و سەرچاویەکان بەشێکی زۆر زۆریان بژاونەتەوە، ئاستیاوەکەیان زیادی کردو بەرز بۆتەوە. بۆ نمونە ئەوە بەنداوی دەربەندی خانە کەوا سەرڕێژی کردووە، بەشێکی زۆری تر بەست و بەندا و پۆندە بچووکەکان سەرڕێژیان کردووە، ژینگە بە تەواوی بژاوەتەوە. ینی کەواتەمانە هەموو ئاماژەی زۆر زۆر باشن تا ڕادەیەک لایەنی خراپی وشکە ساڵی 3-4 ساڵی ڕابردویان تا ڕادێکی باش کەم کردوێتەوە. بۆیە ئەگەر بێت و ساڵانی داهاتوش بەم بڕە باران ببارێ تەسەورەکەم ڕێکی زۆر زۆر باش ئاستی ئاوی ژێرزەوی بەرز بێتەوە و سەرچاویانەی کە وشک بوون ببوژێنەوە، چونکە لە بەشێکی زۆری کوردستان بە تایبەتی بەشی باکووری هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژهەڵاتی واتە ناوچە شاخاویەکان بڕی بارانبارین تێکڕای ساڵانەی تێپەڕاندووە. کەواتە هیچ مەترسیەک نییە و بڕی باران زۆر زۆر باشە. بەڵێ کاک دکتۆر ساڵی 2019 وابزان بارانێکی زۆر باری و بەندای دەربەنی خان سەرڕێژ بووە، بارانێکی زۆر بوو. ئەوەی کە جیاواز بوو ئەوەی کە
ئەوەی من بیرم بێت سەبارەت بەو باران بارینەی ئەو ساڵە بە بەراورد بە ئەم ساڵ بۆ ئاوی ژۆر زەویە بۆ تەقینی کانیاوەکانە ئەو ساڵە کە زۆ بارانیشباری وەکو ئەم ساڵ نەبوو ئەو هەموو کانیاوە بژانەوە ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە کە کاریگەریەکی زۆر هەبوو لەسەر ئاوی ژۆر زەوی ئەم ساڵ. بەڵێ ساڵی 2010 بۆ 19 کە وەرزی بارانبارین ئێمەکەوێتە 2 ساڵەوە بەشێکەکەوێتە بۆ نمونە لە مانگی دەوە دەست پێەکە بەشێکی بڕێ بارانەکەی ترەکەوێتە ساڵی داهاتوە میشە بۆ وەرزی بارانبارین بۆ نمونە بڵێن 2 ساڵ بڵێن ساڵی 2010 بۆ 19 بەڵێ بڕێکی زۆر بارانباری بەست و بەنداوەکان پڕ بوون ناسراوە بە ساڵی ئەوەی بێڵماوسەکەی دووکان کە پڕ بوو و ئاستی ئاوی ژێر زەوی بەرز بووە بژایەوە لە ڕاستیە هەندێک جار گرنگی پێنەدانێتی و یان ڕۆماڵناکردنێتی لە سوۆشیال میدیایە گەرنا کاتێک کە بڕێکی زۆر بارانەبارێ بێگومان بەشێکی زۆر لە کانی و سەرچاوەکان ئەبوژێنەوە ئەمە لە لایەگەلایەکی دیکەوە لە ڕاستیە ئەگەر لە بەشەکانی تری ئەم بەرنامەیە باسی بکەین بارانبارین ڕاستە گرنگە و بڕی بارانەکە گرنگە بەڵام لەو گرنگتر بۆ خاک هەروەها بۆ کشت و کاڵ و بۆ ئاوی ژێرزەوی بۆ ئەم سێ ڕەهەندە لەو گرنگتر لە بڕی بارانەکە دابەشبوونێتی بەسەر چەند کاتێکی جیاوازدا بۆ نمونە کاتێکە شەپۆلێکی بارانبارین لە ماوەی 2 ڕۆژیان 3 ڕۆژدا هەڵدەکات زیاد لە 150 ملیم لە 200 ملیم باران ئەبارێ لە ڕاستی ئەمە تەنها ئاستی ئاوی سەرزەوی بەرزەکاتەوە سوودێکی ئەوتۆی نابێ بۆ ئاوی ژێرزەوی بۆ تەقینی کانی و سەرچاوە ئاویەکان بە تایبەتی ئەگەر بارانێکی بە خوڕ و بەلێزمە بێ و بڕی بارانەکە زۆر بێ ئەمە سوودەکانی کەمترەوە بگرە زۆر جار کاریگەری نەرێنیشی ئەبێ بۆ نمونە لافاو دروستە بێ ڕاماڵینی خاک و پرۆژە و بەست و بەندا و ناوچە گەشتیاریەکان و کەناری ڕووبارەکان دروستە بێ بەڵام کاتێک کە بڕی بارانبارین بە شێوەیەکی نمنم بێ لەسەر خۆ بێ بۆ نمونە ئەگەر شەپۆلێکی بارانبارین لە جیاتی ئەوەی بە ڕۆژێک بە 2 ڕۆژ ببارێ بە 4 ڕۆژ ببارێ ئەگەر بڕەکەشی کەمتر بێ بۆ نمونە 100 ملیم 70 ملیم 50 ملیم کەمتر زیاتر بەڵام بە شێوەیەکی نمەنمە ببارێ کاتێکی زۆری پێ بچێ بێگومانەوە کاریگەری زۆر زیاتر ئەبێ زەوی ئەتوانێت بڕێکی زۆری ئیستیعاب بکات ئەمە لە لایەگەلایەکی دیکەوە زۆر جار ئەبینین شەپۆلێکی بارانبارین هەڵی کردووە زەوی تێرئاوە کاتێک لە دوای 2 ڕۆژ 3 ڕۆژیان یان شەپۆلەکە خۆی هەفتەیەک بەردەوامە بێ و بڕێکی زۆر باران ئەبارێ زەوی ناتوانێت زەوی لەو حاڵەتەیە ئەو بەشی سەرەوەی تێرئاوە ناتوانێت چیدی لەوە زیاتر ئاو هەڵبمژێ یان ئاو داناچۆڕێ بۆ چینەکانی ژێرەوە بەمەش دیسانەوە زیاتر کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ئاستی چەم و ڕووبار و بەست و بەنداوەکانە بێ کەمتر کاریگەری هەیە لەسەر ئاوی ژێرزەوی وەکو کانی و بیر و کانیا و کارێز و سەرچاو ئاویەکان بەڵام کاتێکە ئاستی ئاوی بەنداوەکان بەرزە بێتەوە بێگومان ئەو ناوچانەی کە ئەکەونە نزیکی بەست و بەنداوەکانەوە ئەوە کاریگەرێکی زۆر باشی لەسەر ئەو ناوچانە ئەبێ بۆیە ئەم ساڵ بڕی بارانبارین باشە و هەندێک جار ئێستا بۆ نمونەوە چەند ڕۆژێکە باران نەباریوە خەریکە تقریبەن وەرزی بەهارەکەی تۆزێ کوت کردەوە زوو گژوگیاوە و پۆشی ڕۆکی بەرە و زەردبوون و کۆتایی تەمەنیان ڕۆشتن زۆر جار هەبووە 10 ڕۆژ 12 ڕۆژ 15 ڕۆژ باران نەباریوە یعنی من تقریبەن لەو ناوچەی گەرمیانە پێش 2 شەپۆل پێشتر لەوێ بووم لە هەندێک شوێن خەریکی ئاڕوشێن و ئاودانی دانەوێڵەکانیان بوون بۆچی لەبەرەوەی باران دوا کەوت بوو بەڵام کاتێک لە دوای ئەم ماوە وشکیە بارانێکی هادی بارانێکی نمەنم ئەبارێ بێگومان زەوی وەکو یان چۆن مرۆڤێک ئەگەر زۆر برسی بێ و ینی خواردنێک بێت بتوانێت بەشێکی زۆری ینی بخوا بەکار بێنێ زەویش لەو کاتێک کە تێرئاو نییە کە تینووە کە وشکە کە زەویەکە دەموشکە و درز و شەقاری هەیە بێگومان ئەتوانێت بڕێکی زۆر لە ئاوی بڕێکی زۆر لەو ئاوە خەزم بکات و دواتر لە شوێنی دیکەیە لە شێوەی بیر و کانی و کارێز و سەرچاو ئاویەکانە دووبارە بێتەوە سەر ڕووی زەوی بۆیە بینین کە سپاس بۆخوا بەهۆی ئەوەی کەوە تایبەتی وەکو پارێزگای هەڵەبجەوەکو خودی خۆشم ینی خەریکی کشت و کاڵ و باغداری ئەو بابەتانە ئەبینین کەوە ئاستی ئاو تا ئێستا هەمووەکو سەرزەوی هەمووەکو ژێرزەویش زۆر باشە زۆر باشە کاک دکتۆر وەکو دەبینین لەوانەیە لە ساڵی ڕابردوو ڕێژێکی بەفەر زیاتر باری بە خودت باران زیاتر باری بێت و ئەم ساڵ بە شێوازێکی تر بوو بێ هۆکاری ئەم گۆڕانکاریە زۆرانە چین لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا کە لە کەش هەوادا ڕووی داوە بەڵێ بێگومان پرسی گۆڕانکاری ئاوهوایەکان پرسێکی زۆر گەورەیە و بینین ساڵانە چەندین
کۆنفرانس و کۆنگرە و چالاکی هەرێمایەتی و نێودەوڵەتی لەسەر ئەنجامەدرێ و قسە زۆر هەیە لەسەر گۆڕانکاری ئاوهەوایەکان کاڵێ ینی تەنانەت بەشێکی لە توێژەران بۆ چوونیان وایە کاڵێ کاتی ئەوە تێپەڕێ بڵێن گۆڕانکاری ئاوهەوایەکانی ترە بێ بڵێن هەموو شتێک ڕوویدا و ئەبێ ئێستا بە قۆناغی چارەسەردا برین نەک قۆناغی قسەکردن لەسەر گۆڕانکاری ئاوهەوایەکان واتە بێ ئێستا قۆناغی قسەکردن بێ لەسەر دەرەنجامەکانی و قۆناغی چارەسەر بێ ئەبینی ژمارە دانیشتوان زۆر زۆر زیاد دەکا و ئەو کار و چالاکیانەی کە ئەنجامیدان لە گواستنەوە لە پیشەسازی ینی لەسەر ئاستی جیهان ڕۆژانە لە بین 95 بۆ 105 میلیۆن بەرمیل نەوت ئەسووتێنرێ بە نەوت و بە مشتاقاتەکانی و پێکاتەکانی و گاز و بەنزین و وتە دانیشتوان و چالاکی و گواستنەوە و پیشەسازی و بڕیمی دارستان و ینی ئەم هەمووە شەڕ و جەنگ و وێرانکاریانە بێگومان گۆڕانکاریکی زۆر زۆر لە ژینگەیە دروستەکەەوە گۆڕانکاری زۆر لاوە هەوایە دروستەکە ئەم گۆڕانکاریانە کە دروست ئەبن بێگومان دەرەنجامی بێ دەرەنجامەکەی چۆنە کاریگەری هەواتە لەسەر بڕی بارانبارین هەیە لە هەندێک شوێن دیارە بڕی بارانبارین زۆر زۆر کەمە بێت و ئەو ناوچانەی کە وشکن بەرە و شکتربوون ئەچن و ئەو ناوچانەشی کە شێدارن تا ڕادێک بەرە و شێداری ئەچن کاردووکیان خراپە چونکە هەندێک ناوچە هەیە کە تا ڕادێک شێدارە بڕی بارانەکەی زیاترەکە هەندێک جار ئەگەر بڕی باران زیاد لە پێویست بێتەوەی مەترسیە بێتەوەی نەخۆشی کشت و کاڵی کارەسات دروستەکە و ئەگەر بڕی بارانبانیش لەم ناوچانەکە کەمتر ئەبێتەوە بێگومان کاریگەری ئەبێت لەسەرەوەی کە زیاتر بەرە وشکی و بەرە وشکە ساڵی ئەچن سەرڕای ئەوەی کەوا تەنها بارانەکە نیە ینی زۆر جار ئەبینین ئێمە کاتێک قسە لەسەر گۆڕانکاری ئاوهەوایەکانەکەین تەنها فۆکسمان لەسەر بارانبارین ئەبینین زۆر جار شەپۆلی گەرما زۆر ئەبێ شەپۆلی سەرما زۆر ئەبێ ڕەشەبا بای بەهێز ینی گەردەلول یان خۆڵبارین زیاد دەکە هەموو ئەمانە کاریگەری زۆر نێگەتیڤ و نەرێنیان هەیە لەسەر ژینگا و هەوا سیستمێکە ینی کاتێک کە ئەم سیستمە گۆڕانکاری بەسەرایەت بێگومان کاریگەری زۆر نەرێنی ئەبێ لەسەر ژینگە و لەسەر ئاوهەوا و تەنانە لەسەر پشو و لەسەر حەوانەوەی مرۆڤیش بۆیە ئەم ئەگەر بێت و ئەم گۆڕانکاری ئەم چالاکیانەی مرۆڤ ئاوا بەردەوام بن ئەم بێ پلانی بێ بەرنامەیە هەبێ بەڕاستی هەوای دەوری گۆی زەویش بەرە و گەرمبوونی بەردەوام ئەڕوا ئەکرێت چاوەڕێی هاوینی گەرمتر بکەین و چاوەڕێی وەرزی گەرمای درێژ بکەین واتە و کاتێک کە وەرزی بەهار زوو کۆتایی پێێت و وەرزی پاییزیش درەنگ دەست پێەکە واتە ماوەی گەرمی ساڵ زۆر زۆر زیاتر ئەبێ بەڵامی تر ئەمانە بەشێکی هۆکاری مرۆیە و بەشێکی هۆکاری سروشتیشە کرێت چۆن گۆڕانکاری جیهانی ژەیە گۆڕانکاری هەیە لەسەر ئاستی گەورە و باڵایە کە دوورە لە دەستی مرۆڤەوە کە هەندێک جار گۆڕانکاریەکان ئیجابین هەندێک جار سلبین هەندێک جار تااقەت بڕووکێنن وشکە ساڵێکی زۆر یان شەپۆلێکی سەرما وەکو بەفربارینی 2 ساڵی پێشووتر 3 ساڵی پێشووتر یان شەپۆلی گەرما یان گەردەلول یان شەپۆلی خۆڵبارینی زنجیرەی بە دوایەکە هێنن یان ئەوەیە چەند ساڵێکی تەڕ و باراناوی و بژانەوەی ژینگە و ئاستی ئاوی سەرزەوی ژێرزەوی زیادەکە هەندێکی لە دەستی مرۆڤایە هەندێکیشی گۆڕانکارێکی سیستماتیکی سروشتیە بەڵام بە بەراورد بە و ساڵانەی ڕابردوو و بە پشتبەستن بەو توێژینەوانەی کە ئەنجامەدرێن بەردەوام کار و چالاکیەکانی مرۆڤ کاریگەری زۆری هەبوو لەسەر گۆڕانکاری ئاوهەوایەکان کە ئەوەی چاوەڕوانەکرێ ینی ئومێدبەخش و دڵخۆشکەر نییە. دکتۆر گیان تۆ باز لەو شەپۆلە بەهێزەی بارانبارین و ئەو پستانە زۆرەی کە ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان مابوو کە لە ڕۆژانی داهاتوودا کە شارەزانی کەشناسی باز لەوە دەکەن کە 50 ساڵ بەر لە ئێستاشتیوە ڕووی نەداوە ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە پێشبینیەکانی کەشوهەوا و ئێوەی شارەزانی کەشوهەوا چیمان پێ دەڵێن لەبارەی ئەو بارانە بەهێزەی کە بەڕێوەیە؟ بەڵێ کاکدانیارجا من بە تایبەتی لە وەرزی بەهار و پاییزە ئەڵێم هەتا هەورەکە نەبینم بە ئاسمانەوە قسە ناکەم چونکە لە ڕاستیە لە سەرەتای پاییز لەگەڵ کۆتایی بەهارە قسەکردن لەسەر شەپۆلی بارانبارین تا ڕادەیە قورسە چونکە گۆڕانکاریەکان زۆر زۆر بەدەوامن تەنانەت من پێشەوەی بێمە ناو بەرنامەکەەوە چێکێکی ئەم شەپۆلەم کرد ینی گۆڕانکاری تیا ڕوویداوە بە بەراورد بە شەو ینی درنگانی شەو تقریبن پێشخەوتن سێرێکی شەپۆلەکەم کرد جۆرێک بوو تا ئێستا کە سێرم کرد تا ڕادەی ینی گۆڕانکاری بەسەر هاتە چونکە وەرزی گەرمایە وەرزەکە وەرزی گۆڕانکاریە هەر خۆمان لەزانین ئەگەر ڕۆژێکە چینە دەرەوە لە وەرزی بەهارە کە شوهای بەیانی جۆرێکە یاوارە جۆرێکی تریان دوای چەند کاتژمێرێک جۆرێکی ترە ئەمە لەلایەکە لایەکی دیکە ئێمە شتێکمان هەیە پێوترێ پرۆکسی واتە وەکالەت
لەو شوێنانی کە داتای ئاوهەواییمان نییە پرۆکسی بەکارێنرێ بەداخەوە زیاتر کار لەسەر پرۆکسی سروشتیەکرێ ئێمە گۆرەمی کوردستان توانای پرۆکسی سروشتیمان لاوازە بێت کار لەسەر پرۆکسی مرۆیی بکەین پرۆکسی سروشتی ئەوە چییە بۆ نمونە ئێمە چۆن بزانین بۆ ئەم دەشتی شارە زورە 1000 ساڵ 2000 ساڵ لەمەوە پێش چ جۆرە ئاوهەوایەکی هەبووە کۆمەڵێک ڕێکاری هەیە ئایا تۆوی دانەوێڵەیە پاشماوەی مرۆڤە پاشماوەی ئاژەڵ و زیندەوەرانە ئایا ڕۆکێکی بەتەمەنە هێنرێ ئایا جۆرێکی بەردە هێنرێ لە ڕێگەی ئەمێر و جیهازەوە توێژینەوەی لەسەرەکرێ و دەرئەچێ یان دەرەکەوێت کە ساڵانی پێشوو چۆن بوو تەنانە لە جەمسەرەکانە بۆ هەزاران ساڵ بۆ ملیۆنان ساڵ لەمەوە پێش توێژینەوە کرێ و ئەزانرێ 10,000 ساڵ پێش 100,000 ساڵ لەمەوە پێش چ جۆرە ئاوهەوایەک لێرە بووە ژینگەکە خاوێن بووە ژینگەکە پیس بووە ئاوهەوا گەرم بووە وشکە ساڵی بۆ باران بۆ یان نە وەکو هەرێمی کوردستان ئەم توانایەمان نییە ئەم پێشکەوتن و تاقیگە و تەکنۆلۆژیامان نییە بێ پرۆکسی مرۆیی بەکاربێنین لە ڕاستیە زۆر باشە بۆ توێژینەوە و پێویستیش ئەنجامی بدەین چونکە ئەو جیلەیەکەوە گرنگی بە کەش و هەوا و گرنگی بە باران و پلەی گەرمیەوە تەمەنێکی زۆریان بەڕێ کردو بەشێکی زۆریان لە سەروی 6 ساڵ و 7 ساڵەوەن یعنی وەکو سروشتی ژیان وایە کە زیاتر بەرەو کۆتایی تەمەنە ڕەن پێویستە ئەم پرۆکسیە مرۆییە واتە ئەم مرۆڤانە ئەم مرۆڤە بەتەمەنە خاوەن ئەزمونانە بە وەکالەت لە جێگەی وێستگە کەشناسیەکان قسە بۆ ئێمە بکەن داتاکانیان لێوەربگرین بۆ منە لەگەڵ کەسێکی بەتەمەن نزیکی 89 ساڵ پێت ئەڵێ ئێرە کانی بووە ئێرە ئاو بووە ئێرە چەم و ڕووبار و سەرچاوی ئاوی بووە ئێرە بۆنە کراوە بە کشتتوکاڵی برنج ئێسا کشتتوکاڵی گەنمەوەتە بەرە وشکە ساڵی ڕۆشتوین یا بۆ نمونە لێرە کانی و کارێز بۆ لێرە چەمێک بووە ینی هاوڵاتی نەیتوانیوە تای بپەڕێتەوە پێویست ئەم داتانە وەربگیرێ کەواتە ئەم 50 ساڵی پێشوو کە ئاماژە ئەگەن لەم شەپۆلەیە کە شتی وا ڕووینەیەوە ئەبێ ئێمە لە کەسانی بەتەمەن بپرسین لە کاتێکا داتای ئاوهەواییمان نییە بەشێکی زۆری شارەکان داتاوهەوایەکە وێستگا ئاوهەوایەکانیان تەمەنی 10 ساڵ 20 ساڵ بۆ لە شاری هەڵبژار لە تقریبا 2003 وێستگی هەیە واتە نزیکی 20 بۆ 21 ساڵ ئایا لەو پێشتر کێ قسەمان بۆکە حتممە بێ ئەم پرۆکسیە مرۆییە بێ ئەم هاوڵاتیانە لە جێگەی وێستگە کەشوهەواییەکان لە جێگەی وێستگە کەشناسیەکان قسە بۆ ئێمە بکەن بڵێن ئایا بارانی لەم شێوە باریوە یان نە لە ڕاستیا بڕی بارانەکە کەمێک سوکتر بوو بە بەراورد بەو پێشبینی کە تقریبا 3 ڕۆژ لەمەوە پێشتر دەکرا و ئەکرێ ئەم سوکبوونە بەرەو زیاتر بڕاواتە بارانەکە کەمتر بێ و ئەکرێ بارانەکە زیاتر بێ وکوتم وەرزی بەهار بە تایبەتی لە ناوڕاستی بەهار بۆ دواوەیان لە ئێستا بەدواوە تۆزێک پێشبینیکردن قورسە بەڵام هەرچەنە بڕی بارانەکە زۆرە و هەرچەند زیاتریش بێ ئەگەر بڵین ئەمە بەشێکی گرفتەکە بێ بەشە گەورەکەی یان کاریگەری گەورەکەی ئەوەیە کە کاتەکەی خراپە ئەگەرنا بەقەت شەپۆلی پێشووتر ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری تەواوی هەرێمی کوردستانی گرتەوە و تقریبا 5-6 ڕۆژ لەسەر یەک بڕی باران زۆر باشباری لە هەندێک شوێن سەروی 200 میلیمتر بەڕان ناگاتە ئەو بڕە بەڵام کاتەکەی ئەوە نییە کاتەکەی ئەوە نییە لەبەر ئەوەی زیانی هەیە بۆ بەربوومی کشتتوکاڵی بۆ سەوزە و میوە و باختاری وەروەها زەویش کەمتر ئەتوانێت ئاو هەڵبمژەیان ئەگەر بێت و بەشێکی ینی بارانێکی زۆر و بەخۆر بەبارێت زۆر جارە بێتە هۆی لافاوی قوڕینواتە لافاوێک دروستە بێت کە ئەو خاک و خۆڵی کە وشک بۆتەوە لەگەڵ خۆیان ڕای ئەماڵێ و ئەیهێنێواتە بڕی بارانەکە ڕاستە زۆرە بەڵام بەقەت شەپۆلی پێشووتر بەهێز نییە بەڵام کاتەکەی گونجاو نیە سەبارەت بۆی کە 50 ساڵی شەشتیوانە بووە وەکو تەمەکرێت لەو کەسانە بپرسینکەوە تەمەنێکیان کردووە و گرنگیان بە باران یان کەسێک بن جوتیار بن گرنگیان بە کشتتوکاڵ تا بێتە شتێکی لۆ جۆ ڕوویدا بێ کاریگەری خراپە و بێ لەسەر چالاکی و بەرومە کشتتوکاڵەکەیان بەڵام کەلعادە لەم کاتانەیە لە سەرەتای مانگی 5 شەپۆلی لەم شێوەیە حەسب خۆم بۆ نمونە توێژینەوە کردووە لەسەر بارانبارین زۆرجار هەندێک شوێنی کوردستان وەرەگرم و بە تایبەتی کار لەسەر هەڵەبجەکەم شەپۆلی لەم جۆرەم نەبینیوە کە لە داتای ئەو 21 ساڵی پێشوویە ناوم هیچ بڕەبارانێکی لەم جۆرە نەبووە لەم کاتەیە لە ماوەیەکی کورتا بەم شێوەیە ببارێ ڕاستە ئەم شەپۆلە تا ڕادەیەک ناوازەیە بڕێکی زۆر بارانی پێە بەڵام ئەکرێ گۆڕانکاریش ڕوو بدا بڕەکە گۆڕانکارەکە زیاتر بەرەو کەمبوون ئەچێ بەڵام ئەکرێ بڕەکەش زیاتر ببێ چونکە لە ڕاستی ئەمە دەریای ناوەڕاستە دەریای سوورە بەشێکی دەریای عەرەبی و تەنانەت کەمێک شەی ناوچەی هندی هەیە کەواتە لە هەموو حاڵەتەکانە بەڵێ بڕی بارانەکە زۆرە
بەڵام ئەو زۆرش نییە بەس کاتەکەی باش نییە. کاک دکتۆر تەنها خولەکێک کارتمانماوە بەڵام من ماکەمە کۆتا پرسیار ئەوە کۆی کە ئەماژەت پێدا ئەگەر گۆڕانکاری زیاتر بەسەر ئەو کەش و هەوایانێت کە ئیشەڵا بەڕێوەیە بۆ هەرێمی کوردستان ئێوە پێشبینی ئەوەی لێ دەکەن کە کاریگەری خراپی هەبێت و هۆشیاری دەدەن بە هەوڵاتیان کە خۆیان پارێزن. بەڵێ بێگومانە گۆڕانکاری تیاڕۆنەدا یان ئەگەر بەرەو لاواز بوون نەچیان تەنانەت بم بڕێ ئێستا شێوە بێ بەم تایبەتمەندی ئێستا شێبێ لە هەندێک شوێن بڕی باران 100 ملیم تێپەڕێنێ لە هەندێک شوێن بڕی باران 40 بۆ 50 ملیم بەڕاستی ئەکرێ لەو کاتانەیە دووربکەوینەوە لە نزمایەکان لە چەمۆدۆڵەکان و تەنانەت لە پرۆژە ئاویەکان هەندێک بەست و بەندا و پۆنت هەیە ئەگەر توانایەکی ئەندازیاری زۆر بەهێزیان نەبێ نزیک نەبینەوە یان نزیک نەبینەوە لە سەرچاو ئاویەکان لە ناوچە گەشتیاریەکان تەنانە زۆر دوور نەکەوینەوە لە سنتەری شارەکان لە شارەکانی شایان هەندێک جار نەچینە دەرەوەیان نەچینە شوێن و گەڕەکە نزمەکانەوە چەنە تەسەور ناکەم بەو جۆرەش بێ هەندێک چونکە بارانی بەهار تاوتاوە یعنی ئەوە نییە ماوەی چەند کاتژمێرێک لەسەر یەک باران ببارێ و زۆر بۆ خێراییە زیانەکەی ڕاستە زیانی مرۆیی هەیە بەڵام بەشێکی زۆری زیانەکەی کاریگەریەکەی لەسەر بەرەبوومی کشت و کاڵی بەداخەوەکەوەش چارەسەر نییە بۆمە لە ئیدارێک گەرمیان و ئەو دەبەرانە جهتی ڕسمی ئاگاداری کردبوو کەوانەیە توانن درێنەی جۆ و هەندێک کەس ئەگەر گەرمەکەی پێگەشت بێت درێنەی بکە بەڵام بۆ ئەو ناوچانەی کە فێنەکەنیان تۆزێک زۆربان بۆرمەوە منتیقای هەڵەبجەیان سلێمانی هیچ چارەسەرێک نییە بەڵام لە محاڵەتەکە توانین لە کاتی شەپۆ لە بەهێزەکانە کەمتر دووربکەوینەوە لە ماڵەوە گوتم لایەنە کشت و کاڵێکەش چارەسەری نییە و مێدەواری ئینشاءڵڵا لە مەتەڕەوە بگۆڕێ بۆ غەیث و ڕەحمەت و بەرەکەت بێ بۆ هەموو ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر ئوسامە شەو مامۆستای زانکۆ بە شازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەڵەبجە و لەگەڵمانە و سپاس بۆ زانیاریەکانت.